ئەم ئەیوت گەڕەکوانە لە گەڕەکە حیامان چووەمانە ئەڵێ مناڵەکانە گرین و هاوارەکەنێ وەڵڵاهی ئەزانین چۆنە ئەم مناڵانە کە داوای شتێکەکەن خوانێن بۆ عەرزەیە حەڵ ئەپەڕن یعنی ئەترسم تووشی شتێ ببن یعنی شوێنێکیان بشکێ هاوارەکە نەگرین ئەڵێ ئێمە ئەومانێ منیژی چی بکەم لە تاواڵم نابێت بۆیانەکە شێرکۆجیانەوەش هەڵەیە تۆ نابێت تەسلیم بە گریان و هات و هاواری مناڵەکان بی چونکە کە گریا و هاواری کرد و تۆ شتەکە بۆ جێبەجێ کرد ئیتر هەوڵەیە بۆ هەموو شتێکی تر هەر بگریا و هاوارکە ئەو کاتە تۆ ئەبی بە کۆیلەی بەردەستیە ئەو زاڵە بێ بەسەرتا ئەوە بێ بەکەڵەگا ئەگریا با بگریا بە گریان هیچی لێنا هیچ مناڵێ بە گریان هەڵبەز و دابز دەکا کە من پێشجۆم قسەوتم هەتا ئاوا هاوار بکەیت و بگرییت و من جۆ لێ ناگرم وتۆتە بێ دەنگە بێ چکە گریانەکەی سوودی نەبوو نەتیجەی نەبوو وازی لێنێ بە قوربان بەڵام ئەو تا گریانەکەی زیاکە تۆ زیاترشتی بۆ جێبەجێەکەی کەواتە ئەو لە کودەواری خۆماڵێ بۆشی ئەوە نییە بەرامبەرەکەی گرتو ئازانی خاڵە لاوازەکەی تۆ چییە ئەبێت تەحملی هەبێ سەبر هەبێ مە غەڵەتە نابێ مناڵ بە هات و هاوار و شت تەمەند دراوسش پێی ناخۆشە مناڵ هات و هاوارکە لەوانەڵێ چی بۆی جێبەجێکرد کاکە با دوو جار سێ جار بگریە دوو سێ جار خەفەت خۆی باشتر لەوەی هەموو ژیان خەفەت خۆی تو بیری لێ بکەیتەوە ئێستا گرنگ من حەزەکەم بچمە لای میوانەکانیشم زانین میوانەکان ئەوانی هاوکاری مامکەن ئەکیت خبرە و تەجروبەی خۆیان هەیە و جۆشیان لێمان گرتووە جۆشیان لێەوە گرتووە من هەموو جار لەم عقلی دوو کەس باشترە لە یەکە هیسیان باشترە بۆیە دانی من لە دوان بۆیە بێ ڕاوێشکەین خۆشەویستانی ساچینە لای میوانەکانمان ئەم میوانە بە ڕێزانش ئەکیید ئەوانیش خبرەی خۆیان هەیە لەوانەیە تێبینی و بۆچوونی خۆیان هەبێ بۆ دەوڵەمەندکردنی باسەکەمان حەزەکەینەوانیش بەشداری بکەن لەگەڵمان سەرەتا چینە لای ئەوین خانەیە خانجیان بەخێر بی سەر چاوم فەرموو زۆر سپاس دکتۆر سپاس بۆم دەرفەتە من دوو تێبینیم هەیە یەکەمیان ئەمەیە بڵێم کە هەموو شتێک بۆ مناڵ لایەنی مادی نییە چەند پێویستی بەلایەنی مادیە سێ ئەوەنە پێویستی بەلایەنی گفتوگۆکردن و مامەڵەکردن و تەعاملکردن هەیە بەڕای من مادە نامێنێتەوە بەڵام ئەگەر تۆ بە گفتوگۆ لەگەڵ مناڵەکە تا قسە بکەیت ئەمە تا کۆتایی لەگەڵ یا ئەمێنێتەوانە هەم شوێنێکی باشیش بەجێ هێڵێ لەسەر نەفسی ئەو مناڵە بیریشمان نەچێت مناڵ لە مناڵی و چۆن تەعاملی لەگەڵ بکەی هیچ کات بیری ناچێتەوە لانی لە تەمەنێک کە بتوانێت بفامێنێ تقریبا لە 4 بۆ 5 ساڵی و ئیتر مناڵ بیری ناچێتەوە کە چۆن تەعاملی لەگەڵ کردووە چۆن گفتوگۆ و لەگەڵا کردووە بگرە زۆر کات دەبێت بەلایەنێکی نەفسی لەگەڵیشە دووەم تێبینیش ئەمەیە بڵێم دایک و باوکایەتی کردن وەکو مامۆستایەتی کردن و دکتۆری کردن وایە پێویستە هیچ عیب نییە پێویستە هەموو دایک و باوکێک بخوێنێتەوە لەسەری بە دوایە بچێت گفتوگۆی کەسانی پڕزانیاری بکەن ئەمەوە کات تۆزێک بتوانن تەعاملکردنیشان لەگەڵ مناڵە باش ببێت و لایەنێکی نەفسی بۆ مناڵەکە دروست نەکەن دەستخۆش زۆر سپاس وەڵڵا کچی من قسەکانی لە 100% ڕاستە مناڵ هەر نابێ هەموو شتێکی بۆ بکڕی لایەنی مادی ئەبێ لایەنی دەرونیەکەش عاتفیەکەش مناڵ تێر بێ لە خۆشەویستی نەگاتە نازداری ئەبێ هەستکە ڕێزیەگری ئەبێ لە ناو خێزانە ئەمان هەبێ و هەموو جارێڵێم یەکەم پێداویستی دەرونی مناڵ هەستکردن بە ئەمانە دڵنیاییە جا هەندێک خێزان هەیە چیەکەن هەرچی کە مناڵ بیەوێ داوای کە ئەیەنێ ئەمەیە نازداری مناڵە بێ خۆشەویست بێ خۆشەویستی بێ بدێ مناڵ بەڵام نابێت نقم کرێ لە خۆشەویستیە فەرقەکە لێرە ئەوەیە ناوی جەناوە دەڵێ دڵنیا بە هەندێک خێزان هەیە لە ئەنجامی نەزانیانەوە هەیە کاڵەی ئەبێک سەر چاو کتێب خوێندنەوانێ ئەم کاک شێرکۆیە کە خۆی دانیشتووە من قسە لە ڕووەکەم من دڵنیام چوار کتێبی پەروەردەی مناڵی نەخوێنێتەوە وایە وانەیە شێرکۆیە پرسیاریش لە دوو کەس نەکردو چۆن مناڵەکەم پەروەرد دەکەم ئایا ئەم شتانەی بۆ بکەم ڕاستەیە هەڵەیە ئایا کە من لە مناڵی مەحروم بووم ئەمە بۆ مناڵەکەم بکەم ڕاستەیە هەڵەیە بەڵام دڵنیام توخوا کاک شێرکۆ مۆبایلەکە و تێکچێ ئەو مۆبایلە ئەگەری تۆ بێ تێکچێ ئەیەی بە براکە و بڵێ بۆم چاکەرەوە ئەڵی لاچۆ یاییکە ئەڵێ ئەیشکێنی بم بۆ وەستا ئێ باشە ئەگەر مۆبایلێ وەستای بوێ کەسێکی شارەزای بوێ ئەی پەروەردەی مناڵ نایەوێ ئەی بوو مۆبایلەکەەوە بێ بۆ وەستا ئەی بوو بۆ پەروەردەی مناڵەکە بە وەستایەک ناڵی بە کەسێک ناڵی شارەزایە جا بۆیە من لە ڕێم بەرنامەیەوە بە هەموو دایک و باوکێگەڵێم سەرچاوی زۆر هەیە ئەگەر خوێنەواری هەیە کتێب زۆر هەیە خوێنەواریشە نییە هەل لە ناو مۆبایلەکەی خۆتا چی دەوێت لە پەروەردەی مناڵ بینوسە هەمووی لەسەر شاشەکەیتە دەرەوانێ ئیسفادەی لێ بکە چونکە مناڵەکانمان مۆبایلەکە قیر و سیاتێکی شێ فڕێشی بێ ئەتوانی بیگۆڕی بەکاری نێنی بەڵام مناڵ چی لێەکەی کەسێتی کە تێک چوو بۆیە ئێمە خاتونجان
هەموو ئامانجەکانمانەوەی کەم کێشانە باسەکەین خۆ حەز ناکەین لە ناو خێزانی کووردا کێشە هەبێ بەڵام هەیە چی بکەین ئەی نابێ ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە ئەی نابێ خێزانەکان وشارکەینەوە ئەی نابێ و دایک و ئەو معلوماتی کە من هەمەی لەو بوارەیە بیەم بە تۆ ئەو معلوماتی تۆ هەتە لەو بوارەیە بیەی بە من خۆی ژیان هەروایە وەرگرتن و پێدانا